بۆ قسەکردنی زیاتر لەسەرم بابەتە هەم نێودەوڵەتی هەمیش لە ناوخۆیی بە میوانداری دوکتۆر ئاشەتەها ئابووریناس زیاتر قسە لەسەر بابەتە دەکەین. دکتۆر زۆر بەخێربێت. لەگەڵ ئەو بڕیارەی رووسیا زەنگێکی مەترسیدار لێدرا لە زیادبوونی ڕێژەی برسێتی و هەژاری. ئەنی ئەو بڕیارە نێودەوڵەتیانەی کە دەدرێت شتاک لایەنە بنچێت بە کۆمەڵ بەیانی تا چەند کاریگەری دەبێت لەسەر وڵاتانی هەژار و کەم دەرامەت بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقیا. زۆر سپاس ئەو دەرفەتە. ئابووری جیهان ئێستا لە دۆخەکیش پڕزەدایە، چەندین هۆکار کاڵەکە بووینە، بە تایبەتی کاریگەرەکانی قەیرانی کۆڕۆنا هێشتان لەسەر ئابووری جیهان مایە. دواتر شەڕی ئۆکرانیا و رووسیایی بەسەرداهات، هەڵاوسانی جیهان بە سەبەبی ئەو هۆکاریانەی کە وڵاتانی پێشکەوتوو لە سەردەمی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا هەڵاوسانێکی مێژوویی دروست کردیە. بواری گۆڕانی کەشەوەمان لەبیر نەچیت، وەروە قەیرانی وزەی جیهانی بە سەبەبی شەڕی ئۆکرانیا و رووسیا. لە دوای هەمووشیان ئەو قەیرانەی کە لە بازاری خۆراکی جیهانی دروست بووە کە هۆکارەکەی خۆراکیش دیسان دەگەڕێتەوە هۆکاری سوتەمەنی و ڕێگری لە ئەو کارستانەی پێویستن بۆ بەرهەمێنانی کشتتوقاڵی وەکو پێنی کیمیاوی کە رووسیا و ئۆکرانیا دوو وڵاتی گەورەن لە بەرهەمێنانی خۆراک و پێنی کیمیاویش گەمارۆ خستنە سەر رووسیا و رووسیاش گەمارۆ بخاتە سەر ئۆکرانیا وای کرد کە بازاری خۆراکی جیهانی شپەرزە بێت. بەڵام لە 3 مانگی ڕابردوو بە تایبەتی لە 27 ئەیلول ڕێکەوتنێک کراکە لە نێوان رووسیا و ئۆکرانیا بە نێوەنگیری تورکیا و نەتۆ یەکگرتووەکان کە ڕێگا بدرێت خۆراکی ئۆکرانیا بێتە بازاری جیهانی، چونکە ئۆکرانیا ئەگەر وەکو بەرهەمێنی دانێوەڵە بە شێوەیەکی گشتی تەماشای بکەین دووەم وڵاتە لە ئاستی جیهان، چونکە لە بەرهەمێنانی دووەم وڵاتە، لە بەرهەمێنانی گەرمەشامی 4ەم وڵاتە، لە بەرهەمێنانی گەنم 5ەم وڵاتە لە ئاستی جیهان. رووسیاش قازانجی ئەوە بوو لە بەرامبەردا یەک ڕۆکی ئینسانی خۆی پێشانی جیامدات کە ئەو لەگەڵ ئەوەدانیا قەیرانی خۆراک دروست بیت. دومیش قازانجشکەی هەبوو کە نەتۆ یەکگرتووەکان بەڵێنیان پێدا گەمارۆ لەسەر هەناردەکردنی بەشێک لە خۆراکی رووسی و لەسەر پێینی کیمیاوی رووسیا هەڵبگرن، کەواتە رووسیا دوو قازانجی کرد، قازانجێکی دیبلۆماسی و سیاسی و قازانجێکی ئابووری بوو لە کاتێکدا کە ڕێگری دەکرێت لە فرۆشتنی نەوت و غازەکەی لەو لایەدا داهاتێکی باشی دەستۆر رووسیا لە چی تووڕێکە لە ماوەی چەند کاتژمێر ڕابردووە بڕیارەیدا کە هەنادەکردن پرۆسەی هەنادەکردن ڕابگرێت، یعنی چی وای لێ کردە بڕیارە بدات؟ رووسیا پاش 3 مانگ کەستی کرد کە ڕێکەوتنەی کردیتی بەرژەوەندی رووسیای کەمتری تێدا بە بەراورد بە ئۆکرانیا وڵاتانی تری جیهان. ڕاستە ڕێگایاندا نەتۆ یەکگرتووەکان کە بەشێک لە پەینی کیمیاوی بنێرتە دەرەوەی جیهان، بەڵام لە پراکتیکدا لە عملدا هەستی کرد کە غەدریان لێ کردیە. ئەو گەرمەی کە دەنێرتە بازاریان، ئەو پەینێک کە دێنێرتە بازار کەشتیەکانیان هیچ وڵاتێک ئامادە نییە کە سوتەمەنی پێ بفرۆشیت. دوو ئەو بەرهەمانەیە کە دەیفرۆشتن هیچ بانقێک ئامادە نییە پارەی تەحویل بکاتەوە رووسیا. ئەوانە شوای کرد کە بەهای فعلی نامینێت لە لابردنی گەمارۆ لەسەر فرۆشتنی بەشێک لە بەرهەمەکانی رووسیا. دەیڵۆ دەرفەتێکە لە 2 ڕۆژێ ڕابردوو هێرش کرایتە سەر ئوستولی بەحری لە دەریێڕەش بیکاتە بیان و کە ڕێکەوتنەکە بە جۆرێک هەموار بکاتەوە کە رووسیا دەستی کراوەتر بی لە فرۆشتنی ئەو بەرهەمانەیە کە گەمارۆی لەسەر لابردووە. باشە دکتۆر لەبارەی بەرزکردنەوەی نرخی سوود لەلایەن بانکی فیدراڵی ئەمریکاوە ئەمە تا چەند دۆخەکە بەرەو خراپی دەبات لەوەی ئێستا؟ ئەمە دەزانین کە 170 دەجی دراو لە هەموو وڵاتانی جیهاندا دۆلارە و 108 هەڵاوسان لە ئەمریکا زیاد بووە بە سەبەبی ئەو دامەی کە لە سەردەمی کۆڕۆنا کردی 2 تریلیۆن دۆلاری خستە بازار کە لە مێژووی ئەمریکا وڵاتانی جیهان ڕووی نەدایە. ئەو هەڵاوسانە گەورە ئەگەر ئەمریکای ڕێکارێک نەگریتە بەر کاریگەری دەبی لەسەر کەمبوونەوەی توانای کڕینی هاوڵاتانی ئەمریکی و هەموو وڵاتانی جیهانیش. ئەگەر ڕێگریش بکاتن لەو ڕێگەیانێکە یەک لە ڕێگاکان بەرزکردنەوەی نرخی سووە بە مەبەستی کەمکردنەوەی هەڵاوسان دیسان کاریگەری دەبی، کەواتە ئەمریکا ناچارە لەو دوو هەنگاوهەنگاوێکی بگریتە بەر. بەرزکردنەوەی نرخی سوو کاریگەرێکی موقەتی دەبیتن، بەڵام نەگرتنە بەری ڕێگا و شوێنی پێویست لۆ کەمکردنەوەی هەڵاوسان کاریگەرێکی درێژخایانی دەبی. بەڵام بێگومان ئێستا ئەو ئیحسانەی لە بەردەستدانە بەلایانی کەم 105 توانای کڕینی هاوڵاتیان لە سەراسەری جیهان کەم دەکا بە سەبەبی ئەو ڕێکارانەی کە دکتۆر ئەگەر بینەوە عێراق بابەتی بەرزبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەراورد بە مانگەی بەر لە ئێستا
ئەو ناسەقامجر ئێستا دروست بووە لە راپۆرتێک پێش ئێستا پەخشمان کرد یعنی ئەم هەنگاوانەی کە بڕیارە ئەو دەنگوانەی کە باسیەوە دەکەن بەهای دینار جارێکی دیکە بەرامبەر بە دۆلار بەرز دەکرێتەوە ئەمە تا چەند لە ڕاستی و نزیکە ئەمە دەزانین کە زیاتر لە سەدانەوەتی داهاتی عراق لە فرۆشی نەوتە ساڵی 2020 کۆڕۆنا نرخی نەوتی بێکجاری دابزان عراقیش چەندین کێشەی کەڵەکەبووی ئابووری هەیە لە 2020 بیانۆکی نەما ینی چ ڕێگا چارەکی بەدەستەوە نەما بە گوێرەی لێ دوانی وەزارەتدارایی تەناو ڕێگای هەبوو کە نرخی دینار دابەزێنن تا بتوانن قەیرانی کورتێنانی بودجە کەم بکەنەوە بەڵام دوای 2 ساڵ بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی دەجی دۆلاری عراقی و لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیرانی ئێستا کە و کات ئەندام پەرلەمان بوو خۆی یەکێک بوولەوانەی کە فشاری دەکرد کە دادپەروەریەک هەیە کاریگەری خراپی لەسەر چینە هەژارە و لاوازەکان هەیە پێویستە ڕێگری بکرێت و نرخی دینار بەرز بکرێتەوە ئەمن پێم وایە ئێستا بەرزکردنەوەی نرخی دینار بوویتە ئەمری واقع ئێستا زیاتر لە چل ئەندام پەرلەمانیش داوایان کردێ و حکوومەتی نوێژ دەوێت دەستکەوتێکی هەبێتن بە تایبەتی لەو فشارانەی کە تێیدا داواکراوە لێدانبانکی ناوەندی عراق دەچێتە ژێرباری پەرلەمان بۆ بڕیار لە ڕاستیدا هەر دابەزاندن نرخی دینار بڕیاری بانقی ناوەندی نەبوو بەڵکو بڕیاری حکوومەت و بە تایبەتی وەزارەتی دارایی بوو ئەمە لە عراقێک دەژین کە بەرژەوەندی گشتی بێ ینی بەڵێ بێگومان لە بەرژەوەندی گشتیە هیواداریشم دای بەزێن چکە کاریگەری لەسەر هەڵاوسان دەبی هەڵاوسانی زیانی زۆرە بە تایبەتی لە عراق هەر عراق بۆ بڕیارێکە نرخی دیناری دابزان 123 هەڵاوسانی زیاد کرد ئەم پێم وایە نرخی دینار بەرز دەکرێتەوە بەڵام مەرز نێ بگاتەوە نرخی جاران 120 لەوانەیە لە 130 بڵێ دکتۆر بە پێویستی زان پرسیارێکە ڕاستە بکەم لەبارەی 7 ساڵ تێپەڕبوون بەسەر دامەزراندنی کوردستان 24 بە تایبەتی لە بەشی ئابووری وەک ئابووری ناسێک چۆن بەشی ئابووری کوردستان 24 هەڵدەستەنجێنی دەستان خۆش بیت جێ پەنجەتان دیارە بەڵام وەکو تومۆحی من حەز دەکەم نیمچە سنتەرێکی توێژنەوەی ئابووریتان هەبی راپۆرتەکانتان پشت بەستراوتر بیت بە داتا و بە توێژینەوە تاکو ئاستی لێهاتووی و ئاستی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانتان بەرەو پێشتر بڕۆ سپاس بۆ پێشنیازەکەت زۆر سپاس دکتۆر ئەشەتە ئابووری ناس سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس